دەپرسین هەوڵەکان بۆ بەرزکردنەوەی بەهای دینار بەکوێ دەکات لە کاتێکدا کە ڕۆژی پێنجشەمە وەفتی عێراق کە سەردانی ئەمریکای کردبوو بۆ گفتوگۆکردن دەربارەی با بڵێن ئابووری عێراق و بەرزکردنەوەی بەهای دینار ئەنجامی باشی لێ چاوەڕوان دەکرێت بەڵام لە بازاڕەکانی هەرێمی کوردستان لە ئێستاشدا نرخی دۆلار بۆ شێوەیە کە پێویستە بوونی هەبێت و لە بانکی یاخود بەپی بانکی ناوەندی کە بە 130 جێگیر کراوە لە بودجەی 2022 هەروەها لە بانکی ناوەندیش بۆ نرخە دۆلار ئاڵوگۆڕی پێدەکرێت بەڵام لە بازاڕەکان بەم شێوە نیە هۆکاری ئەمە چییە؟ وهروەها خستنەڕووی کەمی دۆلار ڕۆژانە لەلایەن بانکی ناوەندی ئەمە چ کاریگەریەکی دەبێت؟ ئایا کاریگەریە سەرەکیە کە خستنەڕووی دۆلارە و هەوڵەکان بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە بەهای دینار بەکوێ دەگەنێت تایبەت بەم بابەتە دکتۆر نەرمین معروف ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لە بەغدادەوە لەگەڵمانە دکتۆر سڵاوت لێبێ دەپرسم دوایین هەوڵەکانی لایەنە پەیوەندیدارەکان بە شێوەیەکی گشتی با بڵێن حکوومەتی عێراقی بانکی ناوەندی بۆ بەرزکردنەوەی بەهای دینار داهاتووی بەهای دینار بەکوێ دەگەیەنێت؟ سەرەتا باینتان باش هیوادارم ڕۆژێکی خۆش بێ بۆ هەمولایەک سپاس. دیارە ئەم ناجێگیری کە لە بەهای دینا بەرامبەر بە دۆلارە ماوەی دومانگ زیاترێکە بێ لە بازاڕەکانی عێراقا بەردەوامی هەیە بۆ تەمایی نیگەرانی هەموو هەوڵاتیان و لایەنە پەیوەندیدارەکان لە ماوەی دومانگی ڕابردووە بانکی ناوەندی وەکو بەرپرسی یەکەمی سیاسەتی نەخدینە و هەروەها حکوومەتیش لە لای خۆیەوە کۆمەڵی ڕێکاری جیاوازیان گرتوۆتە بەر بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی ئەو بارودۆخە لەسەر ئاسی گشتی نرخەکان خۆی لە ڕاستیە ئەم بابەتە لە دوای ئەو دۆخە هاتە ئاراوەیە ئەو بڕیارانەی بانکی ناوەند هاتە ئاراوە بۆ داخلبوون یا بەکارهێنانی سیستمی سوێفتی جیهانی لە مامەڵە دارایەکانی حواڵەکردنی دۆلارە کە بەکارهێنرێ بۆ ئاڵوگۆڕی بازرگانی دیارە لە ماوەی 19 ساڵی ڕابردووە عێراق بەبێ ئەو سیستمی کە بەکاری هێنا بۆ فرۆشتنی دۆلار کە ناسراوە ناو هاوڵاتیانە بە مەزاجی دۆلار ڕۆژانە بەڕێکی زۆر دۆلاری ئەفرۆشت بۆ پارەدارکردنی بازرگانی نێودوڵەتی عێراق لە ڕێگەی ئەو پڕەپارەیەوە یا ئەو بانکانی کە بەشداری ئەو مەزادیانە کە لەگەڵ کۆمپانیەکانی حواڵە بڕێکی زۆر پارە کە هەندێک ڕۆژ ئەگەیشتە 300 ملیۆن دۆلار و یاخود زیاتریش ئەفرۆشرا بە بازرگانەکان بۆی کەوا کەلوپەل و شمەک بۆ عێراق هاوردە بکەن تاوەکو بتوانرێت نرخەکان لە بازارەکانی عێراقا لە ئاستی کاتێکەوە بتوانن هاوڵاتیان نرخێکی هەرزان کەلوپەل و شمەکانیان دەستکەوێت هەر ئەمەش بوای کردبووکەوە بەهای دۆلار لە ئاستێکی نزما بوو بەراورد بە بەهای دینار بەڵام دوای ئەوەی کەوا دەرکەوتووە کەوا بەشێک لەم بڕە زۆری دۆلار کە ڕۆژانە فرۆشراوە بۆ بازرگانی عێراق نەبووە بەڵکو بەکارهێنراوە بۆ سپێکردنەوەی پارە و ئاوجیکردنی سەرمایە و یاخود پارەدارکردنی هەندێک وڵاتانی دەرودراوسێ کە عێراق سودمەند نەبووری هەر بۆیە بانکی فدراڵی ئەمریکی و هەروەها خەزانەی ئەمریکی عێراقیان ئاگادار کردوتەوە 2 ساڵ بەر لە ئێستاوە کەوا پێویستە بچێتە ئەو سیستمە جیهانی کەتیایە هەموو ئەم مامەڵە داراییانە چاودێری ئەکرێوە تا هەر لە سەرەتای فرۆشتنی دۆلارە بۆ هەتاوەکو بەکاربەر یاخود بەکارهێنەری کۆتایی چاودێری ئەکرێ بۆیە ئەبوایە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە عێراق خۆی بگونجاندانە لەگەڵ ئەم بارودۆخە نوێیە بەڵام بەهۆی سەرقاڵی عێراق بە ململانی سیاسیەکان و کاریگەریەکانی پەتای کۆڕۆڕا و قەیرانی دارایی جیهان و کاریگەری لەسەر سعری نەوت هەموو ئەمانەوای کردبوو لە ماوەی 2 ساڵی ڕابردووە عێراق هیچ زەمینە سازیەک بۆ ئەم بارودۆخە یاخود بۆ ئەم سیستمە نوێیە لە عێراقا نەکا هەر بۆیە لەگەڵ کۆتاییەکانی ساڵی پارە و سەرەتایی ساڵی 2023 لەگەڵ پەیڕەوکردنی ئەم سیستمە لە پڕێکا شۆکێک لە ئابووری عێراق دروست بوو ئەو شۆکە دەرەنجامیەوەیکەوە بۆ ڕێنمایە نوێیانە پڕی دۆلاری فرۆشا و زۆر کەمی کردووە لە بازارە بەتایبەتی ئەو بەشێکە بۆ دۆلاری حواڵەیە بەڵێ کردوتە ئەم دقەیەش هێشتا بازار نەتوانێت بە تەواوی خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو بارودۆخەیە بازێکی گەورەیە لە نێوان نرخی بازار و نرخی بانکی ناوەندیە. بەڵێ دکتۆر دیارە عێراق یەدەکی زۆری با بڵین دۆلاری هەیە بەڵام سیر دەکەی لە بانکی ناوەندی ڕۆژانە خستنەڕووی دۆلار بە پێی خواز نییە هۆکار چییە کە خستنەڕووی دۆلار بە پێی خواز نییە؟ بەڵێ ئەم سیستمە نوێی کە عێراق ئێستا پێڕەویەکات سیستمی سوێفتی نێودەوڵەتی کە زۆر بێتوانم بڵم وڵاتانی جیهان پێڕەوی ئەم سیستماکەن لە مامەڵە دارایەکانیانە بۆ بازرگانی نێودەوڵەتی
وای کردووە کەوا چاودێریەکی وردی ئەم پرۆسەیە کرێ هەربوویە ئەو مەرجانەی کە دانراوە بۆ بەشداریکردن لەم پۆرتاڵە ئەلەکترۆنی بانکی ناوان ڕایگەیاندووە بۆ داواکردنی دۆلار ئەو مەرجانە لە زۆرێک لە بانکەکانە کۆمپانیەکانی حەواڵەیە و لە پشت ئەوانیشەوە بازرگانەکان کە داوای کردنی دۆلارەکان ئەم مەرجانە بوونی نییە هەربوویە کاتێک ئەم داخوازیانە پێشکەش بە بانکی ناوەند دەکرێت بۆ کڕینی دۆلار داخوازیەکان ڕەتەکرێنەوە دۆلارەکان پێ نافرۆشرێت چکە لەوەیکەوە ئەم پرۆسی وردبینیکردنە 15 ڕۆژی پێ ئەچێ ئەم 15 ڕۆژەوە کە بازرگانەکان لە چاڕوانیە بمێنەوە کە ئەمە لە دنیای بزنسە ڕەنگە ئەمە کاریگەریەکی خراپی هەبێت لەسەر بڕی جوڵی بازرگانێتی و سەرمایهداری و سەرمایه‌گوزاری بازرگانەکان هەر بۆیە چاوەڕی ئەو 15 ڕۆژە ناکەن ڕوەکەنە بازاری موازی یاخود بازارەکەی دەرەوەی بانکی ناوەند بۆ کڕینی دۆلار بۆ ئەوەیەوە مامەڵە بازرگانەکانی توانی پێڕایکەن جگەلەوە ئەو ڕێکارانی لە ماوەی ڕابردووە گیراوەتە بەر لەلایەن بانکی ناوەندەوە وای کردووە کە تا ڕادەیەکی توانین بڵین وەک خۆی جێبەجێ ناکرێ لەلایەن دامەزراوەکانەوە واتە ئەو کار ئاسانیانەی کە بانکی ناوەند کردوێتی بۆ بازرگانەکان بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ئەبینین لە ڕێگەی ئەو دامەزراوانی کە ڕێگە پێدراون وەکو بۆن و نەژمارەیەک لە بانکەکان و کۆمپانیەکانی حواڵە ئەم ڕێنمایانە وەکو خۆی جێبەجێ ناکرێ ئەو کار ئاسانیانە بە تەواوی ناگاتە هەموو ئەو کەسانی پێویستیان بە دۆلارە هەر بۆیە ئەم هاوڵاتیانە ناچارە بنجارێکی کە ڕووکەنەوە بانکەکان بۆ نمونە فرۆشتنی دۆلار لە فڕۆکەخانەکان کە هەر لە سەرەتای ئەم ڕێکارانەی کە بانکی ناوەند دەری کردی سەرەتا تەنها بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا بوو هەر بۆیە بۆ نمونە من وەکو ئەندامی لیژنەی دارایی داوام کرد کە سەرجەم فڕۆکەخانە نێودەوڵەتەکانی عێراق بە هەولێر و سلێمانیشەوە سوودمەند بن لەم بڕیارە بەڵام ئەبینیت لە بەپێ ئەوە دۆداچوونەوە کردومە لە فڕۆکەخانەکانی بەسڕە و نەجەف و بەغدا و تاڕادەیەکیشتبێنی هەولێر و سلێمانی هەرچەند سلێمانی جێنێ دەستی پێ کردووە ئەبینین ئەو بڕەپارەی کە بانکی ناوەند تەرخانی کردووە بۆ هاوڵاتیانی گەشتیار بەشی زۆری ئەم هاوڵاتیانە ناکا بەشی ژمارەیەکیانەکە جگە لەوە هەندێک وڵات قەدەغە کراوەلەیکەوە پێی بفرۆشرێت کاتێک گەشتیار سەردانی ئەو وڵاتاناکە کە ئێمە ئەگەبینی سیرکی یەکێک لە وڵاتانە ئێرانە و هەروەها لوبنانە کە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی ئێمە دانیشتوانی بە تایبەتی کوردستان سەردانکەرێکی یاخود گەشتیارێکی زۆری ئەو دوو وڵاتن هەر ئەمەش وای کردووە ئەو هاوڵاتێک ئێوێ بۆ نەخۆشی یاخود بۆ خوێندن سەردانی لوبنان و ئێران بکە کە ڕێگەی پێنادرێت لە ڕێگەی ئەو ڕێکارانی بانکی ناوەندەوە بە نرخی فەرمی دۆلاری دەستکەوێت ناچارە بێ ڕووبکاتەوە بازارەکەی دەرەوەی کە پێوێت سوقی موازی بۆ دۆلار بکڕێ ئەمە وای کردووە هێشتا خواستی هاوڵاتیان و بازرگانەکان بۆ کڕینی دۆلار لە سوقی موازی هێشتا بەردەوامی هەبڵەوە بەڵکو زۆریش بێ ئەمە وای کردووە نرخ لە دەرەوەی بانکی ناوەندی نزیکەی 20,000 دینارێکی فەرق بێ لەگەڵ ئەو نرخێکەوە دۆلاری پێفرۆشە لە بانکی ناوەندی دکتۆر لە ڕێگەی دامەزراوەکانەوە بەڵێ دکتۆر تایبەت بە هەوڵەکان بۆ دەستخستنی دۆلار بە نرخێکی گونجاو بۆ هاوڵاتیان چەند هەوڵێک دراوە کە یەکێک لەوانە دەستخستنی دۆلار بووە لە با بڵێن مەتار لە هەم سلێمانی هەولێر لە عێراق بە هەوڵی فراکسیۆن یەکێتی نیشتمانی کوردستان پێشتر هەوڵێک هەبوو کە دەستەی وەبەرهێنانی عێراق با بڵێن بە فەرمی بانکەکان یاخود خاوەنیەکەکانی وەبەرهێنانی ئاگادار کردو کە بە نرخی بانک پارە لە هاوڵاتیان وەربگری یاخود بەهای دینار و دۆلار بە نرخی بانک وەربگیرێ لە هاوڵاتیان ئەم هەوڵە بۆ هەرێمی کوردستان لە ئێستادا دەیان هاوڵاتی هەزاران هاوڵاتی هەیە کە قیستەکانیان بە دۆلارە هیچ هەوڵێک هەیە لە هەرێمی کوردستانیش ئەم بابەتە بچێتە بواری جێبەجێکردنەوە بە نرخی بانک دۆلار لە هاوڵاتیان وەربگیرێت؟ بەڵێ ئەمە پرسیارێکی بەڕاستی گرینگە ئەم بابەتە ینی من و ئەندامی لیژنەی دارایی ینی پرسیارم لە پارێزگاری بانکی ناوەند کرد لە کاتێکە کە بانگشت کرابوو بۆ پەرلەمانی عێراق لە ڕوانگەی ئەوەی کەوا ئێمە لە عێراقا وڵاتێکین کە بەواقع حال لە پاڵ دینارە دۆلار بەکارهێن بۆ زۆرێک لە مامەڵە ناوخۆیەکان کامە تا ڕادەی دەتوانین بڵێن دیاردەیەکی نادروستە لە ڕووی سیاسەتی دارایی و هەروەها
چۆنەڵێن سیادەی دەوڵەتەوانێت کە مەفروزە هەموو مامەڵە ئابوووریەکان بە دراوی نیشتیمانی بێ بەڵام واقع حاڵ وای کردووە لەبەر ئەوەی کەوا ساڵانێکی زۆر بەهای دیناری عێراقی جێگیر نەبوو ئەمە وای کردووە هاوڵاتیان بۆ مامەڵە گەورەکانی وەکو خانوبەرە وەکو بازاری ئۆتۆمبیل و تەنانەت ڕادەیەکیش بازاری ئەلکترۆنیات و ئەمێرە کارەبایەکان و بازاری فرۆشی ئاڵتون و هەمومانە دۆلاری ئەمریکی بەکاربێنن وەکو دراوێکی نیشتیمانی سەیری بکرێت تا ڕادەیەک لە مامەڵە ناوخۆیەکانە هەر بۆیە لەگەڵ ئەم بارودۆخەیە ئەو مامەڵە کارانی ئەو هاوڵاتیانی کە پێویستیان بە دۆلارە بۆ ئەو جۆرە پابندی و ئیلتیزاماتانی کە هەیەە بە تایبەتی قستی شقە و خانوبەرەکان ئەمە بەرگرانێکی زۆر کەوتۆتە سەریان بەوەی کەوا ناچارە بن بە نرخی بازار دۆلار بکڕن و ئەو ئیلتیزاماتانی خۆیان ئەو قەرزانی خوانی پێدەفاکەن هەر بۆیە من داوام لە پارێزگاری بانکی ناوەند کرد کاتێک هاتە پەرلەمان کە دەرچەیەک یا پەنجەرەیەک وەکو ناو ئەبرێ بکرێتەوە بۆ ئەوەی کەوا ئەو جۆرە کەسانش بتوانن سوودمەند بن لە نرخی یاخود لە دۆلار بە نرخی فەرمی بانکی ناوەند هەر بۆیە لە دوای چەند ڕۆژێک دەستەی وەبەرهێنانی نیشتیمانی لە عێراقا بڕیارێکی دەرکرد بۆ سەرجەم ئەو کۆمپانیانەی کەواگرێ بەستیان هەیە لەگەڵ دەستەکەیانە بۆ فرۆشتنی شقە و خانوبەرە بە هاوڵاتیان ئیلزامی کردوون بەوەی قستی سەر هاوڵاتیان بە دیناری عێراقی بەو نرخە ئەژمار بکرێ بەرامبەر بە دۆلار کە بە پێی نرخی بانکی ناوەندەوە زیاتریان لێ داوا نەکرێت بەڵام هێشتا ئەتەوان ئەم بڕیارە بۆ کوردستانیە تەنها بۆ ئەو ناوچانەی دەسەڵاتی حکوومەتی فیدراڵە لە هەمان کاتە یعنی دوای پەیوەندیکردن بە وەبەرهێنانی کوردستانەوە بەشپاسەوە ئەو بەڕێزانە لە دەستەی وەبەرهێنانی کوردستان و بە تایبەتیش پارێزگای سلێمانی کە من گفتوگۆم لەگەڵاکردن باسییان لەوە کرد ئەوان لە هەوڵێکی ئەوەیان کە بڕیارێکی لەو شێوەیە دەرکەن بۆ هەرێمی کوردستان بەڵام نەشیان شاردەوە کە ئێستا لە حاڵی حازرا ئەمە کۆتوتە سەر بەشێک لە کۆمپانیاکان کە هەندێکیان لای خۆیانەوە نرخەکەیان جێگیر کردووە و یعنی شتێکی سەرتاسەری نییە بۆ سەر تاپای کۆمپانیاکان کە خانوبەر و شقیان بە هاوڵاتیان فرۆشتۆ بەڵام لە هەوڵێکی لەو شێوەیان کە هاوشێوەی بۆ بەرهێنانی عێراق بڕیارێکی لەو جۆرە بدەن یەک خاڵ هەیە لێرانە زۆر گرینگە ژەوەیەکەوە پارێزگاری بانکی ناوەند وتی لەبەرەوەی کە ئەم بارودۆخی کە هاتوتە ئاراوە نوێیە پێشتر ئێمە دۆخی لەو شێوەمان نەبووە لە شڵەژاوی بازار بۆیە وتی ڕۆژانە ئێمە بیر لەو ڕێوشنە تازانەکەینەوە کە چۆن بتوانین کار ئاسانی بکەین بۆ ئەوەی کەوا هاوڵاتیان کەمترین زیانیان لێ بکەوێ وە سەرنجی بازرگانەکان و بانکەکان ڕابکێشین بەلای خۆمانە لە ژیاتیەوەی کەوا بڕۆن لە بازار دۆلار دەست بخەن بێن لە بانکی ناوەند بۆ مەرجانە بێنداڵی دۆلار بکەن بۆ ئەوەی کەوا کاریگەریەکەی کەم بێتەوە تەنانەتی بەردەوام ئێمە ئەو پێشنیازانی کە بۆمان دێت لەلایەن چین و توێژە جیاوازەکان یا دامەزراوەکان یا پەرلەمانتاران دراسەزانی لە سوودی هاوڵاتیانە بێگومان بڕیارێکەیە کە بێتە هۆی ئەوەی کەوا بە نرخی فەرمی زۆرترین کەس بەڵێ دکتۆر بابەتێکی دیکە هەیە جیاوازی نرخی دۆلارە لە نێوان بانکی ناوەندی و بازاری ئاڵوگۆڵی دراو ئەمە پەیوەندی بەخواستی هاوڵاتیانەوە هەیە یاخود بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندی بە قۆڕەکاری و با بڵێن ئەو کەسانەوە هەیە کە ئەمەیان کردوتە دەرفەتێک بۆ بازرگانی کردن هەردوو هۆکارەکە بڵێن بابێ سەبەبن بۆ ئەو دروستبووی ئەو دۆخە لەلایەک کەواتە چۆن هەوڵ دەدرێت بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە دکتۆر بەڵێ وەکوتم لە سەرتاوە بڕی دۆلار کە ئەفرۆشرێ لەلایەن بانکی ناوەندەوە لەسەر ئەو داخوازانەیە کە پێشتر پێشکەشی کراوە ئەو داخوازانەی کە مەرجەکانی تایە پەسەند دەکرێت بۆ بڕی ئەو دۆلار ئەفرۆشە ئەوەشی کە پەسەند ناکرێت ڕەتەکرێتەوە بەشێک لەم خواستەی کە ڕەفزەکرێت لایەن بانکی ناوەندەوە ئەچێت دۆلار دەسەخات لە یاخود بە دوای دۆلارە ئەگەڕێت لە دەرەوەی بانکی ناوەند بە هەر چەندێک بێت دەستی بکەوێت دوجار بە تایبەتی ئەگەر هات و بۆ مەبەستی بازرگانی دواتر ئەو زیادەی نرخی کە بە دۆلارەکە دراوە ئەخرێتەوە سەر سعری فرۆشتنی دۆلار بەڵام ئابینی لەگەڵ ئەو ڕێکارانەی کە گیراوەتە بەر بۆ ئەوەی کەوا دۆلار بە بازرگانەکان بفرۆشرێ بۆ هاوڵاتیان بە شێوەی کاش بفرۆشتێ لەگەڵ ئەوەیکەوە ئەم ڕێکارانە هێشتا با بڵێن کەم و کورتیتیا بە تەواوی جێ خۆی نەگرتووە بەڵام پێویست بوو بەپی ئەو بڕان دۆلارەی کە ڕۆژانش ئەفرۆشێت تا ڕادەیەک نرخەکان بێتەوە خوارەوە بەڵام ڕاستیە شتێک هەیە کە لە زانستی ئابوورا پێوترێ لینجی نرخەکان واتە لە زوجەت ئەسعار
کە ئەتیایە بازەواکەین کە نرخ بۆ بەرزبوونەوە زۆر بە خێرایی سەرکەوێت بەڵام زۆر بە هێواشیەتەوە خوارەوە ئەوە شەوای کردووە کە تەنانەت لە بازاری ئاڵوگۆڕی دراویشە ئەو خەڵکانی کە بە نرخێکی گران دۆلاریان کڕیوە ماوەی 2 هەفتە 3 هەفتە بەر ئێستا ئامادە نین بۆ نرخی ئێستا دۆلار بفرۆشنەوانێک کە تیا نرخەکە دابەزێنراوە یاخود داش بەزیوە بۆ چونکە چاوەڕێواتەن جارێکی کە دۆلار نرخەکەی بەرز بێتەوە بەنسبەت بازرگانەکانی شۆ ئەوانەی کە بە نرخی گران دۆلاریان دەستکەوتۆ کاڵاکانیان پێکڕیوە ئامادە نییە ئەو برنجە نازام چایە شەکرا کاڵایە هەر شتێکی کە مۆبایلە شتێکە کە بە دۆلارێکی گران کڕیوێتی ئێستا بێنێ بە نرخێکی هەرزان بیفرۆشتەوە چونکە زەرەرەکە لەو بڕێکە با بڵێن یاخود ئەو پارێکەوە بۆ دەستخستنی یا بەڵی لە بنەڕەت سەرفی کردووە جگەلەوە لەپاڵ هەموو ئەم هۆکارە بنەڕەتیانەیە یەگومان حاڵەتی ئەو پۆرەخکاریش بوونی هەیە ئیستیغلالکردنی بازار هەیە یعنی ئەمەش پەیوەستە زیاتر توانین بڵێن بە ڕۆڵی دامەزراوە حکوومیەکانەوەی کەوا چاودێری ئەو نرخانە بکە ئێمە بین لە پاڵ کەلوپەلەکان کە هاورداکرێ بەشێکیش لەو کەلوپەلانەی کە لە ناوخۆیە بەرهەمەهێنرەوە بە دۆلار نەکراوە بەڵام ئیستیغلالی ئەوە کراوە کە نرخی دۆلار بەرزە نرخەکان نرخی ئەو کەلوپەلانەش بەرزکراوەتەوە بۆیە ئەمە ڕۆڵی دامەزراوە حکوومیەکان لێرانە گرنگە بۆ چاودێریکردنی بازار جگەلەوە بۆ وەڵامی پرسیارەکە سەبارەوەیکەوە چۆن چارەسەر بکرێت ئێمازانین کە یەکێک لەو فاکتەرانەی کە تا ڕادێت ئاستی گشتی نرخەکانی ڕاگرتووە لە عێراقا کۆبوونی خۆراکە هەر بۆیە دامەزراوەی یاخڵی وەزارەتی بازرگانی و دامەزراوەکانی سەر بەم وەزارەتە ئەتوانن ڕۆڵێکی گرنگ ببینن بەوەیکەوە ئەو بڕەشمەکەی کە پەلوپەلەیکە لە ڕێگەی کۆبوونی خۆراک و دابەشەکرێ بەسەر هاوڵاتیانە بتوانێت لە کاتی خۆیان بە تەواوی دابش پێ مانگانە بەڵکێکی کەم ڕووکەرە بازار بۆ کڕنی پێداویستەکانی تر هەر بۆیە ئەمەش ڕۆڵێکی گرنگی ئەبێت جگەلەوەیکەوە ئەو ڕێکارانێکی گیراوەتە بەر لایەن بانکی ناوەندۆکار ئاسانیانە دیسانەوە پێویستی بە چاودێری ورتێک ئەمەش لە ڕۆڵی پەرلەمان گرنگە من بۆ خۆمەکو بەرپرسی دۆسی بانکەکان لە لیژنەی دارایی ڕۆژانە با بڵێن لە پەیوەندیام لەگەڵ ئەو دامەزراوانەی کە دۆلارە فرۆشن بە تایبەتی ئەمەی فڕۆکەخان بازرگانەکان بۆی دڵنیابینەوەکەوە ئەو ڕێکارانە وەکو خۆی جێبەجێکرێەوە زۆرترین کەس سوودمەند دەبن لەو دۆلارێک کە بە فەرمی ئەفرۆشێ بە هاوڵاتیان دەستخۆش سپاس بۆ دکتۆر نەرمین معروف ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس کە ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپ بۆ لە بەغدادەوە لەگەڵمان بوویت.